خۆشەویستان بەردەوامی نەتەوەی گرتوەکان ئەمڕۆی وەکو ڕۆژی نێودەوڵەتی ناوێکیان لێناوە پاراستنی شکۆی ئەو کارانی کە ئۆژارانی کە کار دەکەن شکۆی کار یعنی ئینسان بە شکۆوە کار بکە ڕێز لێ ژیراو بێ و ئەو کارانی کە پارێکی زۆریان تیا دەست دەکەوێ بە چاوێکی کەمتر نەڕوانن لەوانەیە کە کەسێک کار دەکە و پارێکی کەمتری دەست دەکەوێت. ئەم دەرفەتا خۆزینەوە بۆی تۆزە گفتوگۆ بکەین لەسەر شکۆی کارکردن پاراستنی شکۆی ئەو کەسانی کە کار دەکەن جار کارێک بکەن گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزادە بەڕێزیان شارەزان لە بواری توانای مرۆیی و گەشە پێدانی مرۆیی دکتۆر سڵاو لێبێ بەخێر بێ. بەری باش کەخران کۆ هیوادارم هەمیشە باش بی. بەخێر بێ سەرچاو سپاس دەکەم. دکتۆر تا چەندە کارکردن بە شکۆوە هەم ئەوەی پارێکە دەسەکەوێت هەم لە ڕووی دەرونیشەوە ئاسوودەی بە مرۆڤ بەخشێ. من ئەوەی کە ئاگاداری بووم کاکڕان کۆ هەر لە پێغەمبەران و بینیتە خوارەوە بۆ لای فەیلسوفەکان بۆ لای ئەدیبان بۆ لای چاکە خوازان ئەگەر لەسەر کۆمەڵێ چەمک و کۆمەڵێ بابەت جیاوازیان هەبێ لەسەر ئەوە هەمووی متتەفیقە کە مرۆڤ بێ خاوەن شکۆبی مرۆڤ ئەبێ مرۆڤ بێ وەکو مرۆڤ تەعاملی لەگەڵا بکرێ. ئەمە وای کردووە پیاوێکی وەکو ئیمامی شافعی لەگەڵ ئەوەی کە ئیمامێکی ناوداری موسڵمانانە شعریشی نووسی و ئاخر دیڕە شعرێکی زۆر جوانە هەڵێ همەتی همەت الملوک ونفسي نفس حرة أبي ترى المذلة كفرة من وەکو مرۆڤێک همەتم بەرزە ئەگەر یعنی بۆ نمونە ئاستی من ئاستێکی گەورەش نەبێ همەتی من وەکو پاشاکانە بەڵام دەروونم ئەوەی پێ ناخۆشە کە من زەلیل بم سەر شۆڕ بم لەبرۆ مرۆڤیش کاتێک کە دێت ڕەفتار ئەکا لەگەڵ ئەو ژینگەیە ئەو چواردەورەی کە تایە تەعامل ئەکا زۆر گرنگە بزانە لە کێوە ڕەفتار ئەکات. حتا یەکێک لەو قسە زۆر جوانانەی کە من زۆر بە دڵ مەبینی خۆمان بێ ئەکری ئینسان خاوەن سەرۆت و سامان بێ و لە دەستی بدا. پیاوێکی وەکو ئێلن ماسک لە 2019 کە ئێستاوە ئەزان خاوەنی 307 میلیارد دۆلارە حالیەن پارەکەی ئەگاتە 29 میلیۆن دۆلار خەریکە ئەدا لە عەرز بەڵام ئەوتوێتەوە سەر پێ ئەڵێ ئەگەر هاتوو ئینسان پارەی هەبوو لە دەستیدا کێشەیەکی نییە ئەگەر لە ساغ بوویت بەڵام تووشی گرفتێکی دەرونی بێ سەحیبی بووی ئەبوانی ئەتوانی تێپەڕێنی بەڵام ئەگەر هاتوو ئینسان مەردایەتی خۆی کەرامەتی خۆی لە دەستدا ئەمەیان گێڕانەوەی زۆر قورسە. لەبەرۆ گرنگە مرۆڤ بیل لەوە بکاتەوە چۆن ژیانێکی مەردانە ئەژی ژیانی مەردانش پێویستی بەوەیە کە ئینسان پشت بە خۆی ببەستێ بە تواناکانی خۆی ببەستێ نەک دائیمەن پشت بە کەسانی تر ببەستێ ئەگەر ئەو کەسانە نەمان چی بەسەردێ هەمیشە ئەمیش نامێنێ بوونی نییە. هەتا ئەگەر نمونەیەکی مێژووی بچوو بۆ بەڕێزە بگێڕمەوە بۆ بینە بەرانی ئازیزیش ئەڵێ کاتی خۆی لەم سامەڕایی کە شارۆچکەیەکە لە عێراق گەورە بووە لە کەمەتی موعتەسیما سامەڕا بن ئەمساڵ چوون بۆ سەردانێ بۆ مەنتەقە ئەسەریە جەبە مناڵەکان مەوت شتێکی ئێوە چوونەتە سەری منە شقارتە ئەمان بینی ها بەسەر شقارتەوە جاوەستەکە لەیرایە شارێکی زۆر گەورەیە ئەگە پاشماوەکەی سیرکەی چکە پایتەختی موعتەسیم بۆ کە دەوڵەتی عەباسیە. ئەڵێ پیاوێک هەبووە زانایەکی ئاینی ناوی ئەبول حەسەن بووە ئەم پیاوە دەرسی بە کۆمەڵی تەلەبە وتێت کاتی خۆی هەر ئەم سیستەمی حوجرە هەبووە تەبعاً کە ڕۆژێکی نیکە لە تەلەبە زۆر زیرەکەەکانی دیار نامێنی ئەویش ئەحواڵی ئەپرسی باشە فڵان کەس چەند ساڵە لە ئێمە دەرزە خوێنی ئەوە لەکوێیە وەڵام مامۆستا وازی هێناوە مامۆساش پێی ناخۆش ئەم کوڕە واز بێنێ ئەچێ بۆ لای بۆ ماڵەوە کە ئەچێ بۆ ماڵەوە ئەڵە ڕۆڵە بۆ وازت هێنا وەڵی باوک مامۆستا ڕۆژێکیان کە لە دەرسەوە بووین چوومە بازار دینارێکم پێ بوو نیو دینارم ما بەنانێک ویستم لەگەڵ نانەکە شتێ بکڕم بێخۆ چوم تور بکڕم کە چوم تور بکڕم کابراوتم تۆزێ تورمەوێ وتی بایی دینارێکە وتم نیو دینارم پێ بای نیو دینارەکەش ئەتوانی پرسیارم لێ بکەی زانیاریت بدەمێ وتی تۆش ئەگەر زانیاریەکەی تۆ ئەگەر بابەتەکانی تۆ بەغەڵکە هاتایە ئیسا نیو دیناریکەت پێ ئەبوو وەڵام من نامەوێ ئەمەی تۆ ئێڵیت ناشت دەمێ وتی منیش گەڕامەوە بۆ ماڵەوە بیرم کرد و خوایە من چەند ساڵ ئەخوێنم نیو دینارم دەست نەکەوتە بێ باشە چیم بۆ چی بە
مامۆساوتی یعنی کێشەی پارە تێوتی بەڵێ ئەو حاڵی ئێمەیە ئەو ماڵی ئێمەیە. مامۆستا دەستی موسیلەیەکی لە دەست سابوو دەری هێنا وتی ئەمە بەرە بۆ خۆت. وتی بۆ وتی بڕۆ بیفرۆشە و بێ بەشت. کوڕەکەش چوو بۆ بازار کە چوو بۆ بازار تەبەر موسیلەکەی بۆ کوێ برد بۆ درەنگی بۆ دوکانی زرەنگەر و فڕۆشتی و کۆمەڵێ پاری دەستکەوت هەرچەندە زرەنگەرەکە سەیری کرد جلوکانی شڕ و ئەمانە وتی بابە کە تۆ ئەمەت لە کوێ بوو. وتی کاکە مامۆساکەم یاوە پێم ئەنجا کە پرس و ڕاو ئەمانە وتی باش. بۆ بەیانی کوڕەکە چووە بەلای مامۆسا پرسی پێکرد. وتی پێی باشە ئەو تاشتت کڕی بۆ جلت کڕیوە و جوان بوویت بەس یەک پرسیارت لێ یەکەم موسیلەکەت برد بۆ لای کێ فرۆشتت؟ وتی بردم بۆ دوکانی زەڕەنگەر. وتی ئەی بۆچی نەت برد بۆ لای تور فرۆشەکە؟ وتی چونکە ئەو شارەزایە لەوە. ئەی وتی بۆچی زانستەکەی خۆتت برد بۆ لای تور فرۆشێک کە ئەو شارەزا نەبوو؟ ئێمەش لەم چیرۆکە زۆر بچووکە ئەومان بۆ دەرەکەوێ. ئێستا ئێمە لە وڵاتی ئێمە گەنجی ئێمە زۆر بێتاقەتە بێزارە ناڕازیە چونکە ئەڵێ ئیشێک نییە کە لە ئاستی منابی کە لە گەورەی منابێ لە بڕوانامەی منابێ. ئەمە وای کردو زۆر کات ئەمان هەموو کاتی بێتاقەت هەموو کاتی بێزار. ئەی باشە تۆ پێوەەر چییە ئەم ئیشە بۆ تۆ ناگونجی؟ پێوەەر چییە لەم قۆناغە تۆ پێویستت پێێتیە خۆت پێویستت پێی دڕی واقعیشەوە قسەکەی ئەوان واقعیە مامۆسا. گەنجێک بیرەکاتەوە ینی بەڕاستیمە چونکە لە نێو خەڵکداین زۆر جار بەرگەنجانەکەوین کاری بۆ بدۆزیتەوە تەکلیف لە مولەو بکەی لە جێگێک دەستی بکەوێ. ئەی بەڕاستی ئینسان دڵی ژانەکە گەنجێکە ئومێدی هەیە خەونی هەیە بڕوانامەی هەیە زمانیش دەزانێ یعنی کە دەتەوێت لە شوێنێک کار بکات دەڵێن ماگانە 350,000 باش ئەمە چەنی وا بە هاتوو چۆ چەنی وا بە خواردن ئایا بم پارەی مستەقبەلی لەسەر بنیاتەنرێ؟ من 100% لەگەڵتوە لەگەڵ ئەو گەنجەیشە. بەڵام ئێمە کاتێک کە پۆلێنی خەڵکەکەین بە تایبەتی لە بواری ئیدارە ئەمە نەک لە بواری تەنمی بەشەری و ئەمانە لە بواری ئیدارە خەڵک چوار جۆرن ڕانکۆ هەندی خەڵکێک کە ئیشەکەن پیانوتی عقڵەتی مەدرەسی هەرچی پێ بڵێ بۆ بکە نەزیایەکە نەکەم یەک. ئەمە جۆرێکن. جۆرێکی تر وەکو جەناب دەفەرمی پیان ئەوتری خەڵکانێکی هەندەسی هەرچیەکی بیتی ئەڵێ ئادەی پێم بڵێ مەساحەکەی چەندێکە ڕێژەکەی چەندێکە چۆن ئەتەوێت چی تێ بەتەکەم. هەندێکی شەیەکو تۆ ئێستا فەرمووت لۆژیکی دێن لە عەقڵانیە تۆ بیری لێەکەنەوە. باش ئەم گەنج ئەگەر ئەمە ئیشەی نەکرێ چیەکە؟ ئەگەر نەیکرد بۆ نمونەیەڵێ من ئەگەر تۆ چەند ساڵێک لە تەمەنت هەروە ڕۆشت بەم ناڕازەیە بەم بێتاقەتیە بەم بێبەرنامەیەکی ئەمە ئیبینین لە گەنجانە کەی ئەخەوێ کەی هەڵ ئەسێ ئەی داهاتووی لەکوێیە تاکەی باوکی بۆ بمێنێتەوە بانی دووبانی باوکی ئەبێتە بۆ نمونە چی تەقاوت ئەبێ ئەی باشە کێ بەخێویەکە چۆن خێزانێ بۆ خۆی دروستەکە. لەبەر ئەوە هەر پیاوێککو جاکما کاک ڕانکۆ لەم ڕۆژانە گەم بۆ ڤیدیۆکی زۆر جوانی ئەگرت. من پیاوە زەمجارێکتر باسمان کردووە ئێمە بەڵێ ئەزمموی شکستی هەیە لە گەنجی زۆر زۆریش بەس قسەی زۆر جوانی هەبوو. ئەڵێ من کاتێک کە کۆمپانیەکەم دروست کرد علی بابا لەگەڵ جەماعەتە کە دانیشتنمان ئەکرد بۆ ئەوی بۆچوونی تازە بۆ نمونە کار بەرەو پێشبەرین ئەگەر هەر شتێک هەمومان لەسەری ڕێک بووینایە دوای ئەوەی کە ئەوان ئەچوونە دەرەوە بۆ چوونەکەم ئەدڕیەوە خستە ناو تەرەکی خۆڵەوە ئەموت مادەم هەمومان ئەم شتە ئەەکەین کەوا بێتە شتێکی تازە نایەتە بەرهەمەوە هەر شتێکیش بوو باە بە کێشە و موشکیلەمان ڕێک نەکەوتی نایە لەسەری ئاهاتم بۆی دائنیشتم. جا بەستەکەم ئالێ جاکمان لەکوێ بێنین ئێستا وای لاتۆ لە هەموو جێگەیەک کۆمەڵی کەس لەسەری متتەفەخن کەس قسە ناکە دەی بڕ شتەکە من حەقم چییە من حەقم چییە شتەکە بەس ئەوەی لێکەوێتەوە کە من وەکو خۆم ئیلاقی هیچ کەسێکم نییە من وەکو خۆم هاتووم بژیم یا هاتووم چی بکەم کە هاتووم بژیم ئەمەوێت کاتەکانی ژیانم بە چ ئاڕاستەیەکا بڕوە ئەمێ چ گۆڕانکاری لە خۆما بکەم دائیمەن ئێمەیەکێ لەو بابەتانێک ئێستا من سەر لەسەر و بەندی ئەوەی بابەتێکی لەسەر حازرەکەم چۆن بتوانم ئەم شوێنە بەجێبیاڵم کە پێی ئەوتری شوێنی ئیسراحەتی من حتا ئەم شوێنەی کە ئیسراحەتی منە ستایلی منە خوونەریتی منە بەجێنێ هێڵم گۆڕانکاری لە منە ڕوەدا نەخێر کە لەبەر ئەوە پێویستەکە ئێمە پێویستە کات هەر کەسێ لە ئێمە بیر لەوە بکاتەوە کە چۆن خاوەنی ژیانی خۆیەتی چۆن چێژ لە ژیانی خۆی وەرئەگرێ کاک ڕانکۆ ئەگە پرسیار لە هەموو دنیا بکەین ئینسانێکی ژیری عاقڵ لەم دنیا بەدوای چی ئاگەڕێ
شوێنێکی ئاسوودەی بە ڕەحمەت لە باوک باشە کە ئینسانێکی ژیری عاقڵ بە دوای ژیانێکی ئاسوودا ئەگەڕێ ئەم دائیمەن ئەگەر من یەک ملحەقی تری بۆ زیاکەم ئەم ژیانە ئاسوودەیە دائیمەن شتێکت هەد بێ بۆی ئەگەڕێ یاخود نەو بێ بۆی ئەگەڕێ نەدبێ پێکمان باشە کەوا بێتە من و تۆ ئاسوودەنی لە بەرەوش بۆی ئەگەڕێ باشە کەوا بێت ئەی باشە من و تۆ بە دوای ژیانێکی باشە ناگەڕین بە دوای کارێکی باشە ناگەڕین ئەمانش خۆی بۆ خۆی دێت جارێکی تر جوانی بە ژیانی ئێمە بەخشی خۆشیە بە ژیانی ئێمە ئابەخشێ گۆڕانکاریە بە ژیانی ئێمە ئابەخشێ بەردەوامی بە ژیانی ئێمە ئابەخشێ لەبەر ئەوە مەرج نییە ئیلا و بیللا بۆ من و تۆ یاخود هەر گەنجێکی تریش یەکسەر کە بانی دووبانی بڕوانامەیەکی بەدەستهێنا لە هەموو عالەمیشە کاکران کۆوایە لە هەموو عالەمە وەزیفە کراوەیە کاکە من و تۆ تا سەر ئێسقان لەم حکومەتە ناڕازی من ئێستا ئەگەر موچەکانم کۆکە بۆ چەنی ئەم حکومەتە قەرزاری منە ئێمە لێی ناڕازین بەس ئەکرێ من لەبەرەوەی کە ئەو لە ئاستی پێویستانیە من ژیان لە خۆم تێکدەم ئەکرێ منیش دایمە ناڕازی بم دایمە بێتاقەت بم فەزایەکم بۆ خۆم دروست کرده بێ هەمووی بێتاقەتی و بێزاری هەر کەسێ من ببینێ وا بزانێ ئیتر ژیان هەمووی کابل بۆ ئەیخۆ ناکریەوە ئەیخۆ بێ منیش بزانم چۆن ئاراستی ژیانی خۆم دەستنیشانەکەم مامۆستا با دەرفەتیم ڕۆژە نێودوڵاتێ بخۆزینەوە بۆ ئەوەی کە یعنی کە کەسێک کار دەکا کەرامەتی خۆیە شکۆی خۆیە کورد دەڵێ هەمومان لە ماڵی خۆمانە پاشای ماڵەکەی خۆمانی هەموو کەس پاشای ماڵی خۆیەتی ینی بە چاوی کەم نەڕوانرێت ئەو کەسانەی کە کارەکەن لە لای کەسێک کۆمپانیایەکە کارگەیەکە دەستگایەکە هەر جێگەیەکە ئەوەی کە لە لای تۆ کارەکە کۆیلەی تۆ نییە شتێک پارەی ئەدەیتێ مانای ئەوە نییە شکۆی ئەوت کڕیوە کەرامەتی ئەوت کڕیوە چەندە گرنگام تێگەیشتە لای خاوەن کارگە و کۆمپانیا و بەرپرسەکان بەگشتی هەبێت لە هەر جێگەیەک دائیمەن مرۆڤ خۆی تعبیر لە خۆیەکە کاکڕانکو من وەکو ئەرسەلان جەنابەت وەکو کاکڕانکو تعبیر لە خۆت ئەەکەی کە چ پێگەیەک بە خۆت ئەبەخشی هەڵ کەسایەتی من و تۆ پەیوەستە بە ڕەفتار و هەڵوێستەکانی من و تۆ خەڵکی ئێمە زۆر کات من و تۆ هۆکارین بۆ ئەوەی خەڵک بە کەمی تەعاملمان لەگەڵا بکەن مرۆڤی وا ئەبینین من و تۆ ئیشەکانشان لەوانەیە هیچ نەبێ بەس من و تۆ بێ هەڵوێستە بکەین لە بەردەمیە بۆ چونکە زانیوێتی چۆن خۆی بنیادەنێ ئەم بابەتە دوو هۆکارە بەشێکی پەیوەندی بە منەوە هەیە بەشێکش پەیوەندی بۆەوەی کە من کاری لەگەڵا ئاکەم ئەگەر بێت و زۆربەی تەنازولەکان بابەتەکان ئابوورین ئەگەر بێت و من بۆ نمونە هاوسەنگیەک لە ژیانی منە هەیە ئەمە زیڕۆیە ئەمە نقطەیەک ئەمە پێی ئەوترێ ژیانێکی ئاسایی ئەم ناوەڕاستە لێرەوە بە زائید یەکمان هەیە زائید دوومان هەیە لێرەش ناقص یەکمان هەیە ناقص دوومان هەیە من کە دێم ژیانێکی ئاسایی نۆرماڵم هەیە ئەمێ دەوڵەمەند بم باشە کە ئەمەوێ دەوڵەمەند بم ئەگەر بێ بەڕێوەڕەوی خۆیان دەوڵەمەند بم هیچ کەسێکە دیوە باز بدا دەوڵەمەندیەکی پیوە دیار بێ بەبێ ئەوەی بەخورئان زەحمەت ئەو کەسانی کە ئەیان بینی بازێکیان دا و لە پڕ دەوڵەمەند بوون ئیلا و بیللا ئەو کەسە پارێزگاری لە خۆی نەکردو ئەو کەسێک کە زۆر دەوڵەمەند بووە ئێمە زۆر کاتەڵێن پیاوی خەڵکە خەڵکی لەگەڵایە چی لەگەڵایە وایە نییە یاخود ئەگەر بە عەکسیشەوە بین ئێمە کەسێک کە هەژارتر ئەبێ باشە تۆ بۆ هەژارەبی بۆ تۆ لەیدا پارێزگاری ناکەیت لە ئاستی مەعریفی خۆیان تەعامل ناکە سارێکی گەورەتر ئەهێنێ بە قیست چەندێک قەرزارەبی کۆمەڵە کەلوپەل ئەهێنێ یانیسا بۆ نمونە پیاوێکی وەکو کیوساکی ئەڵێ کەسێک کە بۆ نمونە ساریە بکڕێ بای 2 دەفتەرە ئەبێ ئەمە لە سا 20 سەروەتەکەی بێ لە سا 80 ئەوەی تری هەبێ یعنی بۆ نمونە بێ 2 دەفتەرە بێ جەسارەکە و بای 2 دەفتەر بێ کێ لە وڵاتی ئێماوە ئەک بۆ نمونە کۆتایی تەمەنی چاوەڕێ بکە سیارێکی هەڵەکانی ئێمە وە ئەکا کە ئێمە تەنازولات بکەین ئێمە کەسایەتی خۆمان لە دەست دەین من ناڵێم یعنی ئێمە خاوەن پلان نەبین بەس باوەڕم پێکی لە ماڵی ئێمە لە حیات هێشتمان بە قیس نەهێناوە کە هەت بوو بیکڕەکە نەتبوو خۆت لەگەڵ وەزعەکە بگونجێنە چونکە کە تۆ بۆ نمونە ئەزانیت ئێستا شتێکت بە قست هێناوە وەزعی موچەکەش ئاوایە باشە کە تۆ قەرزاری کەسێک بی نەوتوانی بی تۆ ئەو کاتە چیت لێ دێ دایمەنە بێت چی بکەی ڕابکەیلی تەلەفۆنت بۆ دێ یعنی کۆمەڵە شتیشەیە ئێمە خۆمان بۆ خۆمان دروستیەکەین ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەو کەسانی کە خاوەن کارن ئەو کەسانی کە ئێستا بەڕێوەبەرن
دەبێت دووشتەیە زۆر باشی بیزان ڕێز و شکۆی مرۆڤ وەکو مرۆڤ هونەری ڕەفتارکردن لەگەڵ خەڵکیشە. ئەم کەسەی کە تۆ ڕەفتاری لەگەڵا ئەەکەیت من زۆر کات سیارەکەمان ئەبنی بۆ لای فیتەرێ باشە هەر لە خۆت و پێت سەیرە باش ئەم بەڕێزە ئەم وەستایە بۆچی ئەوە تەعامل لەگەڵ شاگردەکەی خۆیانکە چۆن بانگیەکە چۆن ناوی ئەهێنێ چۆن داوای سپانەیەکی لێەکە هەر لە خۆتۆ پێت ناخۆش نییە زۆر قورسە لەسەر دڵت بۆ ئەم کابرایە ئاستی معریفی لەم بوارە نەهاتوە گەشە پێ بدە هاتووە بەس لەگەڵ ئاسنەکە تەعاملەکە و ئەزانێ ئەم مرۆڤە جوانش ئاسنیەکە ئەگینا لە ئەساسە تۆ ئەبێ بیت بزانی چۆن ڕەفتار لەگەڵ ئەم کەسانەشە ئەکەن کە لە چوار دەوریان هەر من بوون و تۆ ئەگەر لێوە وەستا بین ناونیشانی من و تۆ ئەگەر فیتەرێکی باشتری چاکترمان دەستکەوێ دەینەوە بەلای ئەم بەڕێزە بۆ خۆیان ناڕۆیدەوە لەبەر ئەبێ یەکێ لەو شتانە ئەوەیە یەکێ لەو شتانە ئەوەیە ئێمە دائیمەن بە کەسێکی بەڕێوەبەر ئەوترێت چی ئەو کەسەیە کە ئیدارەی خەڵکەکە نەک ئیدارەی شتکە لەبەرە گرنگە ئەم کەسش بزانانی چۆن ڕەفتار لەگەڵ خەڵکەکە گرنگ نییە من گەیشتومەتە کوێ یاخود ئەگەمە کوێ بەس گرنگ ئەوەیە کە من لە شوێنێکا بووم بانی دووبانی لادرام یاخود وازم هێنا خەڵک چیم پێڵێ پێم بڵێ بەخوا باش بوو نەجاتمان بوو یاخود بڵێ کاکە خۆزگە بۆی کە لەگەڵ تواکاری کردووە ئەم فترەی کە لەگەڵ توا بووم لەبەرەوە ئەم کەسانشی کە بەڕێوبەری کارەکانن دەبێ بەڕاستی بیر لە شکوی خۆیان بکەنەوە و شکوی ئەو خەڵکەش بکەنەوە کە لەگەڵیان مامۆستا سپاس دەکەم سواز بە ڕوونکردنەوەکانە سواز بە ئامادەبوونت بەخێرات سەرچاو